لە هەرێمی کوردستان بەهۆی خراپئیدارەدانی وڵات و نەبوونی ئیرادەی چاکسازی و ئابوووریەکی داتەپی و ئایندە و مانەوەی گەنجانی لە چاکسازی بێئومێد کردووە. گەنج لە کوردستان ڕەشبینە و ئاسۆیەکی ڕوون نابینێت بۆ مانەوە دروستکردنی ئەو ژیانە خەیاڵیەی کە خۆی لە خەیاڵی خۆیدا دروستی کردووە، بۆیە بەشێکی زۆریان بە دوای دۆزینەوەی ژیانێکی باشتر ڕوو لە هەندەران دەکەن. لە کوردستان متەئەسفانە هەموو سێکتەرەکان وایان کردووە، سێکتەری بەڕێوەبردن، سێکتەری حیزبی، سێکتەری یعنی هەموو سێکتەرەکان وایان کردووە کە گەنج لێرە بە جۆرێک لە جۆرەکان نائومێد کراوە، بە تایبەتی تریشەوەی کە فۆکسی ئەم کۆنفرانسەی لەسەرەوەیە کە مەسەلەی ئینتیمای نیشتیمانیە کە ئینتیما نەماوە لە وڵاتە، بە تایبەتی گەنج هیچ ئینتیمایەکی نییە بۆ ئەم نیشتیمانە بۆ ئەم وڵاتە. بۆیە هەموو ئەو خۆپیشاندان و ئەو ناڕەزایەتیانی کە دروستە بێ لە ناو گەنجانە چونکە ئینتیمای نەماوە بۆ وڵات و بۆ حکوومەت و بۆ خاکەکەی خۆی یەکسەر ئۆتۆماتیکیان بە ئاراستەی لاڕێدا ئەبرێ، بە ئاسانی ئەتوانن گەنجان بە لاڕێدا ببرن چونکە ئینتیمایان نەماوە، دڵسۆزی و خۆشەویستی بۆ نیشتیمان نەماوە. ئەوەی گەنجی لە کوردستان ناومێت کردووە نەبوونی هەلی کار و قۆڕەخکاریە لە دەستکەوتنی کار و جمگەکانی دەسەڵات تەنها بەدەستی ئەوانەوەیە کە ڕەگ و ڕیشیان لە کوردستان لە دێ زەمانەوە داکوتیوە و بەڕێوەبردن و حکمی وڵات بە شێوەی پشتاپشت دەدەن بە یەکدی و دەرفەت بە کەسانی دیکە نادەن بەشداری بکەن لە پرۆسەی سیاسی، لە هەمان کاتدا دەرفەتی کار و ژیانیان نەهێشتووە. یەکێک لە هۆکارەکانی ناومێدبوونی گەنج لە هەرێمی کوردستانە بریتی بە لەوەی کە ئایندەی ئێمە کۆنتڕۆڵ کراوە لەلایەن کۆمەڵێک پارتی سیاسیەوە کە ئەمە لە ڕاستیا ئەبێ پارتە سیاسەکان هەست بە خەتەری ئەم مەسەلەیە بکەن و ئاگایان لەوە بێت کە نابێ داگیر ئایندەی گەنج داگیر بکەیت. کاتێک کە ئایندەی گەنج داگیر کرد لە ڕاستیا ئەم گەنجەی ترخوی بە خاوەنی ئەم وڵاتە نازانێ، ئەبێ دەسەڵاتدارانی ئەم وڵاتە هەست بەم مەسەلەیە بکەن. تۆ کاتێک کە ئایندەیان داگیرەکەی ئەو تۆ بەجێڵێ تۆ بیتەکەت ئەو کاتە لە ڕاستیا ئایندەی تۆشە فۆتێ کاتێکە لێرە گەنج نەمێنێ، لێرە تاقە نەمێنێ، لێرە توانە نەمێنێ. ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان 13% تێپەڕاندووە. دەرچوانی زانکۆ پەیمانگەکان لە دوای تەواوکردنی زانکۆ کاریان دەست ناکەوێت و سەختە بۆیان بەبێت تەسکیی حیزبی و کەسی کاریان دەست بکەوێت. ئەم جۆرە لە ئیدارەدانی وڵات دوای کردووە گەنج و پیر و منداڵ ئینتیمایان بۆ نیشتیمان نەمێنێت و بە شانازیەوە باز لە جێهێشتنی وڵات بکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.